بۆ خۆیان زۆر بە دوات ئاگەڕای چۆنی یاخوا بەخێر بێن سەر چاوەمە مەمنونین سوپاس دەکەین چاچی وەچە چۆنە یاخوا بێوەی بن شکر باشی دەڕەحمی خواوە تەنها توانین بڕۆین الحەمدوللا دەستەکانیش ڕەشن شکر جۆزەکە هەیە ئەرێ وەڵڵا گەڵاکە چۆن ئەبارێ گوێزی من ئاوا ئەبارێ چونکی ئەم ڕستقە خوا ئەیە وایان هەموو کەس وا ناڵێ هەیە ئەڵێ ناڵێ کەیدی خۆیتی بۆ خۆی ئەڵێ وەڵا من ئەڵێم گەڵا بەڕوار چەندە گوێزی منەوە زۆر تۆ پێم بڵێ دڵ خۆشە لێرە ئەرێ وەڵاوە ئەزانم دەسەد تەختی پاشایەتی وەڵای دڵخۆشی ئەساسە دڵخۆشی ئەساسە باوکی هەموویەتی ئەرە وەڵا بیستومە ئەڵێن ژنێکی زۆر گورج و گۆڵ و ئازاشی بێوەی بیاخوا پیاوەتی خۆتانە وام بیستوە ئەڵێن ماشەڵا جارجار دەمانچەیەکیش هەڵگرتووە وایە وەڵا دایمە پێم بۆ ئێستا نەبێ ئێستا ناتوانم وەڵا ئەگە قینم دابە نانایشەڵا ئێمە بچووکیت دەکەین ئێمە بچووکی برا گەورن وەڵا کاکە گیان ڕقم دایەنە نەک دەمانچەیە کلاشین کۆڤیشم پێیە ئەمە ئەوەیە بەڵام چەند کەرتان من لەم خانوویا ڕۆژم کردوتەوانێ هەر ئاوا بە تاقی تەنیا بە تاقی تەنیا کوڕێکی ئاوم دەگەڵا سکۆرەژم دەگەڵا خوانەی بڕێ کارەبای ئەو ماڵمەیا و مێهێناومە ها کارەبای واتیا کارەباکەی خۆم نییە ئیتر وەڵا برا مرتاحملی الحەمدوللا وەک مرتاحیشم بێقڕم هەرچ کوڕێک بیستی ژنێ بێنێ بە خۆی ڕوا پەرژینێکی قایم بێ هەڵە گیرێ دڵ کسەرێ لەگەڵ ژنەکەی هێتەوە وایان گوێم ناوەستێ وەڵا خێریشی بۆ کەم و مەولوی تۆ عەزێت نەدابێت دوعای خێریان بۆ وەڵا لە ژیانیانە عەزیەتیان ناوە لە ژیانیانە عەزیەتیان ناوم لە ژیانیانە پورە کافێ تۆ زانی تەمەنت چەنە وەرنە وەڵا ناوم 64 74 شتێکی وایە تەمەنەکە زۆر نییە ئەی چیت بەبیردێ لێرە چیت بەبیردێ وەختی خۆی ئاش و شتانە قەدیم هیچت بەبیردێ نەبەخوا ئەو ئاشانە بەهین نەبوون ئاش بەڵێ ئارە بەڵا مدوێ نەکردم ئاش لێ هاڕیوە ئەرێ بەخوا بەرداش ئاو لەسەرەوە ئاوش کراوەتە گۆنکەی ئەو کێسە و زۆگەیە ئەو زۆگەیە کە ئاوە زۆگەی ئاشی مەنشورە ئاوەکەی دەوێ ڕۆیوە و بەو بەرداشانە باراشتان لێ کرد ئەرێ وەڵا 50 کردمە باراش لێ کردووە باشە بەس ئاردی هاڕیا شتی تریشی دروستەکە ساوەر و گەنمە کوتاو ئەو شتانە نە ئەوانیان دروست ناکرد ئەوانیان ناکرد نە بەس ئاش گەنم بەی کرد بە ئارد گەنمە شامیە کرد بە ئارد مەسەد زەڕاتیە کرد بە ئارد هەرزنیە کرد بە ئارد ڕەمانەیە کرد بە ئارد ئەمانەی هەموو ئەکرد بە ئارد پورە کافێ پێچە ڕنج و کوێرەوەریش زۆر دیبێ ئەرێ بەخوا ئەمەگەن دیوە بەڵام چییە لە ژیانما نانی کەمەم نەخواردووە لە ژیان ماگیشپانم خاڵی نەبووە نانی زەلیلی و نەخواردووە نانی زەلیلیم نەخواردووە نانی عیزەت و نانی ڕەنجی شانەی خۆم ئەوش بە حیاتم کورە یەک شتی کرد بەخوا کرێکاریم نەکردووە بەخوا مەمنونی کەس نەبوو میشی بۆ بکەم بەس ئەو خوایاومیە ئەمە خوا نایە بە حەو ڕۆژات گوێزێک کورد دڵ و دەروونەکەشت فراوانە ئەرێ وەڵا دڵم ئاوایە وا ئەزانم ئێستا ئەم دنیای منە ئەرێ وەڵڵاهی یاخوا بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین یاخوا بەخێر تەزبیحەکەشت ئینشەڵا لا ئیلاهە ئیلا الله ئەرێ وەڵڵا ئەی چۆن ئەرێ وەڵڵا برا تەزبیحم لا ئیلاهە ئیلا الله پێکەم ئەستەغفیر الله پێکەم هەر بە سێ چوار ڕۆژان کەرتەکان من لە نێم ڕن تا مەرخەی چەند پاراوێ و دەسەری بۆ سەر زارەتان ئەرێ خوا لێت قبوڵ کە یاخوا لەگەڵ جەمیعی مسڵمانە یا ڕەبی خوا لێت قبوڵ کە لا وەڵڵا بۆ ئێمە بکە ئەرێ وەڵا لەعانە ئێوارێ لێوانێ مریشکیان بەسەر ڕاوی بۆ ناردوو خوا ئەرێ بەخوا ئەرێ بەخوا برا یاخوا عافێتی بێ ئەرێ بەخوا برا حەسەن خاڵۆ زامە ئێوارێ حەسەن بۆی ناردوو یعنی ئێمە یەکێتیمان ئاوایە تێگەی یەکێتیمان وایە ئێستا لەو چەند پاراوێ بڵێ شتێک قەوما معلوم نیە شوسێکە ڕەن نەچم دەتوانی بچی بۆ چەند پارە ئەرە وەڵا دارەکەی بەدەستەوە گرم و ئەڕۆم حەزەم وشت ڕێگا لێ ناگرن خۆ نەبەخوا لەوانە بناسن قەستەم بەخوا ئێشتا عەزەمێ بەمنی نەکوتە بۆ کوێچی ماشەڵڵا تا زانیامە هەمووی خوا کاری ڕێک خستووی ئەمە هەمووی خوا ئەیکا ئەرە بەخوا
ئەرێ بەخوا محفوظ بی یاخوا لەگەڵ جەمیع ئێمەش دەست مسلمانان ماجەکەین لەگەڵ جەمیع مسلمانان خوا لێ ڕازی بێت یاخوا بەخێر سپاس دەکەین یاخوا بەخێر مەمنونین سەر چاوم مەمنونین بەخێر بێن یاخوا قوربان زۆر